شنوارا دیروکی یا چایکوره یا گند بان آسیا لقضايا كفري اما دلابا به فيشرزا ببرفهي لسراوسن اف شنوار دبجن كو بريزاينه ب 3000 سالان هيا يعني ام كان باوا كده بجن كو اف 5000 سال كو اف شنوار هنا هون جبيك تزانن روداو هردم هاول دده كو بالي بخشين لسه دبرن شنواری کو تازه جی دردکن دنا به همون فشارن خدا و بابتن خدا نها اف شنوار جالیه تیمک بریتانی و هر وحجی بنگها شنواریا گرمیانه جالیه وان بله کلی لسرته اکرن دنا به فشارمت هفکر ما هوا دنا بزانه بن اف شنوار دیروکا و شنواره هرگلین و شنواره هر وحجی لیکولین چی دبیجن لسه فرما تماشا کن من کلاودیا گلاتسم پروفسوری شنوارناسیم لە زانکۆی گلاسکۆ. ئێمە لە شوێنی کاری شاخی کوورەین لە نزیک گوندی بان ئاسیا و لە گەرمیان لە هەرێمی کوردستانی عێراق. نزیکەی 10 ساڵە لەگەڵ تیمەکەمدا لەم ناوچە فراوانە کار دەکەین. ڕۆپێویمان کردووە و هەندێک شوێنی دیکەشمان هەڵمان کۆڵیوە. ساڵی 2018 شاخی کوورە لەلایەن هەندێک هاوکاری فەرمانگەی شوێنەواری گەرمیانەوە تۆمار کراوە. ئەو کاتە سەردانی شوێنەکەمان کرد و دەستمان بە هەڵکەندنی ئەزموونی کرد. لەو کاتەوە ئەمە سێمین قۆناغی هەڵکەندنە گەورەکەمانە. شاخی کوورە نزیکەی 6 هێکتارە و شوێنەوارێکی زۆر فراوانی سەردەمی ئوروکە کە هی 5 بۆ 6,000 ساڵ پێش ئێستایە. تاوەکو ئێستا چەند چینێکمان دۆزیوەتەوە، هەندێکیان شوێنی بینای زۆر گەورن و چەند جۆر کەرەستە و دەفریان تێدا بووە کە پەیوەستن بە بینای بەڕێوەبەریەوە. بە تایبەت لە جۆری ڕێگەوبان و کۆنتڕۆڵی ناوچەکە. ئەم ساڵ لە ڕوبەرێکی زۆر گەورەدا خەریکی هەڵکەندنین. بۆەوەی ئەم بینایە بە وردەکاریەوە بناسین و بزانین ئەو کەسانە کێ بوون کە تێیدا ژیاون و چۆن ناوچەی دەوروبەریان کۆنتڕۆڵ کردووە و خەڵکی ناوچەکە کاردانەوەیان بەرامبەر بە بازرگان و داگیرکارە ئوروکیەکان چۆن بووە. ئێمە بڕیارماندا لە ئاستێکی فراوانتردا لە شاخی کوورە دەست بە هەڵکەندن بکەین. چونکە لەم ناوچەیەدا لەلایەنی قەبارە و قوڵیەوە تەواو دەگمەنە کە ڕەنگە دەمەترێک قوڵ بێت. هەروەها شوێنەکەشی لێرەدا دەگمەنە. لەبەرەوەی ماوەیەکی زۆر شوێنەوارەکە لە هەزارەی چوارەمی پێش زاینیەوە لە سەردەمی ئوروکەوە ماوەتەوە. هەر بۆیە کارێکی گەورە و فراوانترمان لە شاخی کوورە دەست پێ کرد. هەرێمی کوردستان لە شوێنەواردا زۆر دەوڵەمەندە. زۆرێکیان دۆزراونەتەوە و تۆمارکراون. جا هەڵکەندن و ڕووپێوی زۆر گرنگن بۆ بە بەڵگەکردنی کەلەپوری فەرهەنگی و مێژوویی تەواو دەوڵەمەندی هەرێمی کوردستان. جا ئێستا لە هەرێمی کوردستان سەدان پرۆژە کاریان تێدا دەکرێت و لەگەڵ هاوکارە کوردەکانماندا کار دەکەین بۆ ئەوەی باشتر لە کەلەپوری فەرهەنگی ئەم هەرێمە تێبگەین و بیپارێزین. هەمومان پێمان خۆشە ساڵانە بین بۆ هەرێمی کوردستان چونکە شوێنێکی جوانە و شاخ و ڕووباری هەیە. هەروەها پێمان خۆشە لەگەڵ هاوکارەکانماندا لە فەرمانگەی شوێنەواری گەرمیان کار بکەین بۆ ئەوەی باشتر لە شوێنەوارە مێژوویەکانی هەرێمی کوردستان تێبگەین.